خێزانم بۆتە باڵاپۆش پێشتر نیقاب بوو ئێستا بۆتە باڵاپۆش یعنی چی؟ یعنی چی پێشتر نیقاب بوو ئێستا بۆتە باڵاپۆش؟ هەندێک کەسی قسەی بۆکەن ئەڵێن ینی پێشەکی خۆ هەر باڵاپۆش بوو بەس ئێستا بۆتە پەچەکەمەی چاوکەشی داپۆشن دەموچای داپۆشن نیقاب تێگەم ئێستا زۆر بەی لە خزم و کەسوکاری خۆم و یا هەر کەسی ناسیای بێگەمە بێمان ساری دەکەنەوە لەسەر ئەو بۆچیتەوە و نابێەوە ئەم جۆرە خۆی حەزی بێگا بەردەوام بێت سەری حیساب بۆ یەک قسەی خەڵک مەکەن، حیساب بۆ یەک قسەی خەڵک مەکەن. ئەگەر کەسێکیش زانیتان لە خزم و کەس و کار بێڕێزیتان پێکەن لەبەر نیقابی خێزانەکەت هاتوچۆیان مەکەن. وەڵایی ڕاستیەکەی کەسێکی نزیکی خۆمان تۆزێ قسەی ناخۆش و هینی کردیتر بۆ خۆی من ویستم هەر تەرکی عەلاقەی کەم بەسی تر خێزانم وتی نابا باشە خێزانەکەشت دەمی هەیە پێی وتایە باشە ئەی تۆ شەرم لە خۆ ناکەی ئاوا سمتت دەرکردوەتە دەرەوە، ئەی شەرم لە خۆت ناکەی ئاوا سنگ و مەم کردناوەتە بەردەم زەلامی خەڵک سەیریکە، ئەی شەرم لە خۆت ناکەی لە چت لێ قەوی کردووە و لێ ئەستور کردووە و لە چ لێ سوور کردووە، ئەی بۆچی حیجابەکان دەمیان نییە جوابی ئەو سەفورانە بنەوە؟ حاجی گیان بەخێر بێ قوربانگیان وەرە 100 تەمەنی هەبێت تەمەنی بەقەت دایکرد دە پێویستە ئەو گولانە بنی بە جەرگیەوە بۆی جارێکی تر جورئەتی ئەوە نەکات بەرامبەر بە باڵاپۆش و ئەوانە قسە بکات. کەسێکی سفوری ڕوت چۆن ئەتوانێت بەرامبەر بە ئافرەتێکی باڵاپۆش قسە بکات؟ ئافرەتە باڵاپۆشەکان ئەبێ بێر بن، ئەبێ دوومەڵ لەسەر جەرگی دەرکەیت کاتێککە گاڵتەت پێکات و سوکایەتیت پێکات. ئەی بڵێ عیب ناکەی بەو تەمەنەوە خۆت سمتی خۆ قوت کردوێتەوە بۆ زەلامی خەڵک، سینگمون کرد داپۆشە تۆزێ لەخوا بترسە چوار وشەی ئاوا بنێ بە دڵێەوەی تر بزانە قەت دەتوانێت سوکایەتی تا بە حیجاب و بە نیقاب. ئینشاءڵڵا وەڵایی ئێستا پرسیاری ئەوەی لەکەموتی هەر جایزە لە سەری بەردەوام بێت لەسەر و بڕیارەکە داوێتی خێزانم ئەی چۆن لەسەری بەردەوام بێت؟ وەڵڵا لەسەری بەردەوام بێ خوای گەورە ڕۆسپیکە خۆزگا ئافرەتەکانمان ئاوا خۆیان دا ئەپۆشی ئەو کۆمەلگایە بزانە قەت تووشی فەسادە بوو بۆی باڵاپۆش بە هیچ شێوازێ لە ئافرەتی سفور قبوڵ نەکەن سوکایەتیتان پێ بکات. دەمی هەیە دەمتان هەیە باشە ئەگەر چۆن بێڕێزی کرد بەرامبەرە تۆش ئەوە بێڕێزی کە بەرامبەری ئاوا دانەنشی بڵێ وەڵام من ئەدەبم هەیە و من خۆم ناهێن مەڕیزی تۆمانە چی پێ دوو وشەی تری پێوە بنێتەوە یەک قسەی بەرامبەر کرد چوار جوملەی بەرامبەر بڵێ دانەنیشی ئاوا سەری خۆ کەسکەی خۆ بێتاقەتکەی بڵێ وەڵا قسەی پێم وتووە گوناح نییە کەسێکی سفور هەڵسێ بەرامبەر بە تۆ قسە بکات. تۆ نورێک پۆشیوە کە خوای گەورە سوڵەتێکی بەناو نورەوە دابەزانوە، تۆ نورت پۆشیوە، تۆ کەلامی خوای پەروەردگارە تەطبیق کردووە، تۆ شوێنی ئەو شەریعەتە کەوتویتە. بۆیە بە هیچ شێوازێک لە خەڵکی پاتاڵ و ئەمانی قبوڵ مەکەن بێت سوکایەتیتان پێ بکات.